کوردستانیانی خۆشەویست جارێکی ترە و کاتتان باش لە بەشی دومی بەرنامەکەمانە دێنە سەر بارودۆخی ئێران و بارودۆخی ڕۆژهەڵات و ئەو کێشانەی کە ئێستا هەیە لەوێ و کارگەری کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوڕاست و جیهان لەسەر پرسی کورد لە ڕۆژهەڵاتیشە و دوایەوە دێنە سەرەوەی کە ئایا لەم ئاڵوگۆڕانە پرسی دەوڵەتی کوردستان وەکو پرسێکی استراتیژیک تاکوێ دەرفەتی ئەوەی هەیە. کاک سەرداربار لەوە دەست پێ بکەین ئێران لە دوای هاتنەوەی ترامپ لە بارودۆخێکی زۆر زۆر خراپایە ئێران بەرەو کوێ دەچێت ئەو ڕووداوانەی کە هەن و ئەو فشارانەی کە ترامپ بۆ ئێرانی هێناوە ئێران بەرەو کوێ دەبە. ئێران دوای ئەوەی کە لە شام بەگشتی ینی لە غەزە و لە لوبنان تووشی تێکشکان بوو و لە سووریاش دەرکرا بە و دۆخە ئێستا ماوێتی لە یەمەن و لە یەمەنیش وەکوبینن ئەوەی ترامپێکا زۆر بەهێزە لەدانی بەهێزن لەو سەردەمانشی کە پەراماری ئیسرائیلێدا بۆ توندێ لە حوسی نەدراوە و عێراقی ئەمێنێ و عێراقیش ئێستا جەمی پانێتا و گۆڤڵسن پرۆژە یاسایی ڕزگارکردنی عێراق لە ئێرانیان ئامادە کردو بیبنە کۆنگرس. دەیانەوێت ئێران ژێمی ئێرانی بەرنەوە ناو سنوورەکانی ئێران خۆی واز لە هەموو ئەم دەستوەردان و ئەوەی کە نادنە دەرەوەی نێوان دووکەوانە شۆڕش و هەموو ئەمانە واز دەبێنێ ببێتەوە بە دەوڵەتێکی ئاسایی خەریکی ئابووری خۆی بێ خەریکی پەیوەندی هاوبەش بێ لەگەڵ جیهان و لەگەڵ غەرب و لەگەڵ ئەمریکا و لەگەڵ جیهانی تر و ترانزیتێکی هاتوچۆی بازرگانی و وزە و چی ئەوانە بێ. ئەمە ئەگەرێکە دۆخی ڕژێمەکە و ئاستی قوبولکراوی ڕژێمەکە لە ناو خەڵکە تا چەند دەرفەتی ئەمەیتیان ماوە لە ڕاستیە ئەمە جێی گومانە. ڕژێمەکە ئێوە لە من باشتر زانت کە وەزەی خراپە لە ئاستی جەماوەریە وەزی خراپە لە ناوخۆی وەزی خراپە لە ڕووی ئابووری وەزی خراپە. ئێران لە ئاستی خەڵکی ترا بەهێزە ژنە ئێران ئێستا لە ڕۆژانە ئەمەموت ئێران ئێستا لە ناو ململانەی لەگەڵ ئیسرائیل و لەگەڵ ئەمریکایە زۆر لاواز نییە زۆر لاوازەوە ئەم هەموو هێرشەی کە ئێستا یا ئەم هەموو هێزە سەربازیە ئەمریکایەکان جۆرێک فڕۆکیان هەیە لە هەموو جیهانان 90 فڕۆکیان هەیە لەو جۆرە کە بۆمبی ئەتۆمی هەڵەگرێت 4 دانیان ئێستا هێناوەتە ئەم ناوچەیە بۆ ئێران هێزێکی سەربازی یەکجار زۆریان لەم ناوچەیە کۆکردێتەوە. ئەمەیان بۆ لێدانە یان نا لە ڕاستیە من ئەچمەوە سەر پێوەرەکانی زانست بۆی پێوە دیاریکەین بین کەیسەکە لە پێوەرەکان بین. ئێمە بە زانست قسە لە جەنگ بکەین جەنگ ململانەی ئیرادەی خۆمان نەسوپێنین بەسەر تەرەفی بەرامبەرە بۆی بەرژەوەندەکانی خۆمان بەدەست بێن. بۆیە هەندێک جارە وترێ باشترین جەنگ ئەو جەنگەیەکە بەبێ ئەوەی فیشەکێک بتەقێنی ئەیبێتەوە. یعنی ئەگەر سبەینێ ترامپ ئامانجەکانی خۆی بەم تەحشیدی هێزەی لە ناوچەکەیان کردوێت و بۆ هەڕەشانەی ئەیکاو بەو گەمارویانەی پێ بەپێی بەو پەڵێ و بەوەی کە سەبارەت بە هاوپەیمانەکانی ئێران لە عێراقش زۆری تند کردووە بەڵێ ئێستاکە لە حوسی ئەو وەزع لەگەڵ حوسیان لە یەمەنەکە هەموو ئەمانە ئەگەر بتوانێت بیگەنێتە ئاستەوەی بەبێت تەقانی فیشەکێک جەنگەکە بڕێتەوە لە هەموو حاڵەتەکانە ئەمریکا جەنگ بکاون نەیکا براوەیە لە ئێرانی براوە. بۆیە ئەبێت دقت لە دوسێ مەسئلەی زۆر گرنگ بدەین دەستخۆشی لەکەم کە بەشێکی دیدارەکەمان تەرخانەکەین بۆ ئەمە لێدانی بنکە ئەو دوو فڕۆکەخانەی سووریا لەلایەن ئیسرائیلەکانەوە لە ئاستی استراتیژی سەیریکەین پەیوەندی بۆیە کە ئیسرائیل ناتوانێت قبولیکە کە تورک ببێ بە بەدیلی ئێرانەکان لە سووریا بەڵام لە ئاستی تەکتیکیا پەیوەندی بە ئێرانەوەیە ئەم لێدانەی فڕۆکەخانەکان لە ئاستی تەکتیکیا پەیوەندی بە ئێرانەوە هەیە ئەو ناتوانێت قبولیکە. ئێستا ئاسمانی سووریا چۆڵە ئاسمانی عێراق چۆڵە
تقریبا ئێرانی شەر چۆڵە ئێران تقریبا تقریبانەکەشی لاوەی ئێران تقریبانەکەشی لاوەی زۆر بەڵام چۆڵە ئاسمانی سووریا دوای دەرکردنی ئێرانەکان و دوای ئەوەی کە ئاسەد ڕای کرد ئیسرائیل هەرچی فڕۆکە و بنکەی بەرگری ئاسمانی و هەموو ئانی لە بین بردووە. ئێستا قسەیەک هەبوو کە تورکەکان دەیانەوێت بێن ئەو S400 وەریان بکە و سیستەمە بیان لێداین و هەندێک قسە و باسەیە کە هەندێکشان بردووەتە ئەوێ و ئیسرائیلەکان لەلایەن بردووە. ئەو دوو فڕۆکە خانەیە تەختی ئەرز کراوە کەڵکی ئەویان نییە بە چەند ساڵێکی تر بێنەوە ناو خزمەت. ئیسرائیل ئێستا بێوێ لە ئێران بداوە زۆر جددیە لە مەسئلەی لێدانی ئێران. ئیسرائیلەکان زۆر جددی بۆیە ئێستا سبینێت ترامپ چێتە نەتەنیاهۆ ئەچێتە ئەمریکا. مایکل کۆرەلا لەو ڕۆژانە لە لای نەتەنیاهۆ ویتکۆف حزورێکی زۆری لە ناوچەکە هەیە بۆ ئەوەی ڕێگری لەوە بکەن. ئەچێتە ئەوێ لە بەرامبەر چی خاویەکەنەوە ئەمە پرسیارێکی گرنگە ڕوون نییە هێشتا. ئەو مەسئلەیە بۆ ئێمە ئیسرائیلەکان بەشێک لە فشارەکانیان بۆ قبولکردنی دواخستنی لێدانی ئێران بەشێکیان پەیوەندی بۆ نابێت کە ڕۆلی تورک لە سووریا لاواز کرێت. ئیسرائیلەکان گرنگە زۆر گرنگە ئێمە هەمووانە لە بەرچاو بگرین. ئیسرائیلەکان دوای ئەو لێدانانە هێزی سەربازی زەمینیان چۆتە ناوچەکەەوە. ئیسرائیلەکان لە دراکردنی ئەسەدەوە حدودی 9 بنکەی سەربازیان لە سووریا دامە لە سووریا دروست. لەم ڕۆژانە چوونەتە دەرعا. لەم ڕۆژانە ئەوەندە کەس نەبووە مەدەنی تەقیلە کردوون، خەڵکی مەدەنی دەرعا تەقیلە کردوون، ئەوەندە کەس ڕوبەڕویان نەبووەوە. ئیسرائیل ناتوانێت قبولی کە ئاسمانی سووریا کە فڕۆکەکانی تێ ئەپەڕن و ئەچن پیاسەیەک بەسەر ئاسمانی ئێران ناکەن و کوێیان دوێ لێدەن، ناتوانێت قبولی کە S400 بەریتەوێ. بۆیە بەشێک لە قبول نەکردنی پێگەی سەربازی و بەرگری ئاسمانی تورکەکان لەسەر ئەرزی سووریا بەشێکی پەیوەندی بە لێدانی ئێرانەوەی. وەختە دقت لە ئینەکانە دەین. ئیسرائیلەکان ئەیانەوێت لە ئێران بدەن، ئەمریکایەکان نایانەوێت. ئێستا لەکوێ ئەگەنە تەفاهم لەو شوێنەیە کە ئێران دێتە ژێرباری مەرجەکانی ترامپیان. هەندێک شت هەیە دەبێت تۆزە گورد بخوێنینەوە. نامەی ترامپ قەرار بوو پوتن بیگەێنێ، پوتن نەیگەیاند، هەوڵیان داوە لە ڕێگەی عومانیەکانەوە بگات، عومانیەکانش ئامادە نەبوون بیگەێنن. ئیماراتیەکان گەیاندیان ئەگەر بیرت مابێت جەنابەت ئەنوەر قەرداش کە ڕایشکاری باڵای سەرۆکی ئیماراتە گەیاند ئەو بۆی بردن. بەڵام نامەکەی ئێرانیەکان لە ڕێگەی عومانیەکانەوە هاتووە. جالبە بۆ ئەو جیاوازیە بۆ کاکسەر ئەمە زۆر گرنگە، زۆر بەدقت، چونکە لە ئەسڵا نامەی ترامپ، نامەی ئەمریکایەکان نامەی جەنگە، نامەی هەڕەشەیە. نامەی ئێرانیەکان نامەی بادانەوەیە. وەختی دقت لە سروشتی کەناڵەکە دەی ئەمیان نامەی ئەویان نامەی هەڕەشە و جەنگە. بۆیە عومانیەکان ئەڵێن ئێمە وەکو هێزیشی نێوەندگیر دەمانەوە بمێنینەوە، خەڵک بگەێنین بەیەک، ئێمە هەڕەشە نەقڵ ناکەین و نابینە بەشێک لە هەڕەشە. ئیماراتەکان ئەمەیان کردووە. بۆیە زۆر زۆر گرنگ بوو کە ئەو پرسیارەت کرد. ئەمە نیشانێدا کە ئێرانیەکان قدرەتی یان نیەتی بادانەوەیان بەهێزە، چونکە ئێران بەڕاستی کارتیشان بەدەستەوە نەماوە کاکسەر، کارتەکانیان سوتە. لەم جەنگەیە لاوازە، ئێران زۆر لاوازە، کارتەکانی هەموو لە دەست داوە. ئێستا هیچ کارتێکی بەدەستەوە نەماوە. لە عێراقیشا دیسانەوە نەیماوە، لە عێراقیشان بۆیە قاعانی ئاخر جار کە هاتووە ئەڵێ خۆی هدایەت تامدا و تووشی بەڵایەکمان مەکەن لەگەڵ دەستین مەکەن. ئێستا هەندێک جار ئەمە ئەبێتە بەڵاو ئەبێتە بار بەسەرەوە، ئەوی کە بە کارتی زانانی هەندێک جار وریان نەبێ بێتە بار بەسەرەوە. بۆیە ئێران ئەزانی کە ئیسرائیلەکان لە ئێرانیاندا ئاخر جار کە لێیاندا، من ئەو وەختە هەم لەگەڵ جەناب شتا مناقەشەمان کرد، هەم وتارێکم بڵاو کردەوە، ناومنا تۆپبارانەکەی خامنەئی. ئەو وەختە گوتارێکی توندی خامنەئی بڵاو بوویەوە، زۆر لێرە جەخت کرایە سەر قەناسەکەی بەدەستیەوە بوو، زۆر لێرە باس کرا لە باشوور، ئەوە زۆر گرنگە و لە میدیای جیهانیشا زۆر باس کرا، میدیای عەرەبی، کە ئەوە حاڵەتێکی ئاسایە لە خوتبەکانی جومعە زۆر جار فەنگانیان پێیە. بەڵام ئەو جارە زۆر تەرکیز لەسەرەوە بوو. دوای کوشتنی نەسڕڵڵا و سەفیدین و ئەوانە بوو و عێراق عباس عێراقچی ناردە بەیروت،
ئەو وەختە من لەوێ وام تەشبیه کردوتم ئەوانەی تۆپبارانمان دیوە ئەزانین لە دوو حاڵەتە تۆپبارانەکە چونکە من لە پێشمەرگایەتی زۆر دیمە سوپای عێراق و جاشوانە کە هێرشیان هێنا لە پێشا تۆپبارانێکی خستیان تۆپبارانەکە پێ بە پێدەستی پێ کرد وردە وردە بەرەو پشتی هێز جەبهەتی ئێمە چوو بۆ لەژێر سێبەری و لەژێر چایی تۆپبارانەکە دێتە پێشەوە هەم بەحسا بورە ئەڕوخێنێ هەم زۆرترین زیان نەگەێنێ بۆی بە ئاسانی بتوانێت شوێنەکە بەڵام کاتێک کە هێرشەکە ئەشکێ تۆپبارانێکی خستر دەست پێکە ئەنجا لە پشتەوە دەست پێکا وردە وردە بەرەو پێش دێ ئەو تۆپبارانە تونتر و خسترە ئامانجەکە ئێوە لە سای تۆپبارانەکە پاشەکشە بکەم بۆی تۆ نتوانانی زۆرترین زیان بەهێزەکەی بگەین من ئەو وەختە وتم ئەم تۆپبارانە ئەم گوتارە توندەی خامەنایی تۆپبارانە ئەمە کامی جۆرە لە تۆپبارانی پێش هێرشە یا تۆپبارانی شکست و پاشەکشێ منتمی پاشەکشەیە باسی وعدی سادقی سەیەکا و چێکا هیچ ناکەن پوتن هەندێک بەڵێنی پێداون ئەوان ڕازی بوون کاتی خۆن پوتن پێوتون طبعا ڕێککەوتون ینی ئێرانیەکان و ئەمریکایەکان ڕێگە کەوتن لەکوێ بدا لەکوێ مەدا ئێرانەکان کە ڕێککەوتن لەگەڵ ئەمریکایەکانە ڕێککەوتون ئەو ڕۆکێتانی ئەینێن بە ئیسرائیلەوە چی تیابێ و چەندێک باروتیشی تیابێ لەسەر ئەوەش ڕێککەوتون و ئێرانەکان التزامیان کردو ئیسرائیلەکان التزامیان نەکرد ئیسرائیلەکان ئێرانەکان لە پشتی پەردەکەدان و ستاندنیان زۆر کردووە ئەمە لە ڕێگەی ئەمریکایەکانە وەختە لە ڕێگەی پوتینەوە کردە کە هەوڵێکی زۆریاندا ئیسرائیل هەندێک شوێنی بۆ دیاری کرێ لێی بدا و تێپەڕێ و بەڕێککەوتن بێ ئێرانەکان چەند ئەگەر ئیسرائیل التزامی نەکرد چی بکەین پوتینوتی من خۆم دەخاڵەتەکەم دێم و S400 هەیە و خۆم بەرگریەکەم پوتین نەیکرد کە نەیکرد ئەمە گومانێکی لا ئێرانەکان دروست کرد پوتین بەمەبەستەوە کردوێتی یان نەویست و خۆی بگلێنێت دەرەنجام یەک شتە ئێران زەبری گەورەی بەرکەوت ئیسرائیلەکان زۆر تند لە ئێرانیان ئەو زیانی گەورەیان پێگەیاندووە ئێستا ئەوەی جەناب دوتت تقریبەنەکەشی لاوین پیاسەیە ئاسمانی ئێران بۆ فڕۆکەی ئەمریکی و ئێرانی ئەبێتە ئیسرائیلی بێتە پیاسە لەم ڕوانگەیەوەیە کە ئیسرائیلەکان دەیانەوێت لە ئێران بدەن ئیسرائیلەکان لەو شوێنە ناوەستن ئەم دەرفەتە مێژوویە ئەم هەلە مێژوویە لە دەست نادەن بۆ ئەوەی بۆ هەتایە کۆتایی باندێکشی بێنن دیسانەوە ئەوەش ئەگەڕێنەوە جارێکترەوە تەکی دەکەینەوە قسە باسەکەی کە سعودیەکان دەیانەوێت لە بینی ئەحمەد شەرع و ئیسرائیلەکان نێوەنگیری بکەن و لە هەندێک لە میدیاکانیش بڵاو بۆتەوە ئەوە جارێکتر بایەخی پەیوەندی ئێمە لەگەڵ وڵاتانی عەرەبا تەکی دەکاتەوە دۆخی ڕژێمی ئێرانی زۆر خراپە ئەوەی کە پێویستەکە ئێمە لە خوێندنەوەمانە ورد و بەدقت بینەوەی کە بە بەردەوامی خۆمان ئەبدەیتکەینەوە چی ڕووەدا ئەمە چی ڕووەدا نەک تەنها لە کەیسی ئێران چی ڕووەدا دەبێ بزانین لە کەیسی غەزە چی ڕووەدا دەبێ بزانین لە کەیسی گواستنەوەی خەڵکی غەزە چی ڕووەدا جەنگی سۆمال بەکوێ ئەگا جەنگی ئۆکرانیا و رووسیا بەرەوکوێ بەڵێ بەکوێچێ ئەو دۆخەی سووریا و ئەو گرژیانەی ناوخۆی تورکیا و ڕۆڵی عەلەویەکان لەوێ و لە سووریا و ئەوانە لەگەڵ ئێرانە بەرەوکوێچی هەموو ئەمانە بۆ چونکە ئەمانە لە دواییە ئەگەر ترامپ بێ سەفقەیە لەگەڵ خامنەئی بکە واردە هەرێکێک لەمانە بێ بە بەشێک لە سەفقەکە بۆیە ئەمە بێ ورد ئاگامان لێبێ من ئەمڕۆ لە دیدارێکی تەلەڤیزیۆنیا تەشبیهم کرد بە ئێستا نەخشەی جیهان و ناوچەکەی ئێمە لە نەخشەی شەترەنجێکی ئەوەی یاریەکە یان دەیەوێت لەمە تێبگا دەبێت فراوانی تێڕوانینی یاریکەرێکی زۆر لێ هاتووی شەترەنجێ بێ سەبر و تحمل و قدرەتی عەقلی ئەوەی هەبێ بزانێ جوڵەیەک لەکوێ ممکنە لە 10 جوڵەی تر دواتر کاریگەری لەسەر بەرامبەر یان لەسەر تەرەفەکەی ترەیە ئەگەر وا مامەڵە لەگەڵ دۆخەنەکەی ناتوانین تێبگەین و کە تێژ نەگەیشتین ناتوانین مامەڵەی لەگەڵا ئێران واردە ممکنە بگاتە ڕێککەوتنێک لەگەڵ ئەمریکایە ئەوەیە کە ناوماننا ئەمریکا بەبێ ئەوەی پیشەکەی تەقێنێ جەنگەکە بەرێتەوە ئەمە بە تەبیعەتی حاڵ ڕووسەکان هەوڵەدەن ڕۆڵی تیابگەڕن بەڵام تا ئەو شوێنەی بگاتە ئەوەی کە بەرژەوەندیەکی زۆری ئەمریکا لەگەڵ ئێرانە بێنێتە دی وە ڕووسەکان لاواز بکات لەو معادلەیە ڕووس لەگەڵ خۆش نابن
ئەوشیان پێ پێ دوایە خۆشە کاک سەردار ڕووسەکان تا گرنگی نەچینەکانی خۆیان وەرنەگرن تا گرنگی خۆیان بەشی خۆیان لە شەڕی ئۆکرانیا وەرنەگرن بێڵن ئێران بچێتە ڕێکەوتن بگاتە ڕێکەوتن لەگەڵ ئیسرائیلەکان لەگەڵ ئەمریکایەکان یا زۆر قدرەتیان هەیە قدرەتیان من هەیە ئەوە دەڵێم. ئێران منعکەن بگاتە ڕێکەوتن من ئەوە دەڵێم بۆ بەردەوام قسە لەسەرەوەیە لە ڕایگشتی ئێرانیە کە ڕووسەکان ئێمە ئەفرۆشن ئەو قسەی ڕاستە و دوای ئەوە ئەوان هاوپەیمانێکی دروست نین لەگەڵیان پێ دوایە ڕووسەکان ئەیان فرۆشن یا بەڕاستی رووسیا ناتوانێت ڕێگری بکە رووسیا سێری بەرژۆندی خۆیەکە رووسیا سێری بەرژۆندی خۆیەکە هەندێک جار تواناکەی ئەوەندەیە رووسیا ئەوەی لە سووریا بەسەریا هاتوو هەر کەسێک پێ دەڵێ ڕێککەوتن و نازام چی و رووسیا ڕۆڵی تیا هەبووە قسەی خۆشەکە ئەمە قسەی خۆشە و جاران لە گوێاگردان ئەکرا ئەتیادیە ئێستا خەڵک گوێاگردانی نەماوە بخۆی لە سوسیال میدیا و لە میدیایەکە ڕووسەکان توانایان ئەوەندە بووە بەڵام لە هەندێک شوێن دەسەڵاتیان ئەوەندەشکێ قدرەتیان ئەوەندەیە لە هەندێک شوێن بەرژۆندەکەی بخوازێ بیفرۆشەی فرۆشێ هەموو دنیاواکە هەموو دنیاواکە جیهانی سیاست خۆی محکومە بە بەرژەوەندی و لە چوارچێوەی بەرژەوەندی خۆت و ئاسایشی نەتەوایەتی خۆتە ئەم مامەڵەیەکی بۆیە ئەم دۆخە زۆر ئاڵۆزە ڕووسەکان ڕۆڵێکیانە بێت لە نزیک بوونەوە و نزیک نەبوونەوەی تورکەکان بڵێن ئێرانەکان و ئەمریکا بەڵام تا ئەو شوێنەی نەکە ئێستا هەموو بازاڕی ئێران بکراوە بە ڕووی چین و رووسیا و ئەوروپایەکانە ترامپ نایە ئەمە بکە ئەگەر بازاڕی ئێران بۆ خۆی کراوە نەبێت ئەمە بەشێک کاریگەری لەسەر بازاڕەکانی ئەوانە بێ و زیانی ئابووری و بازرگانی بۆوانەگەێنێ بۆیە تا چەند من پێم وایە ڕووسەکان بە قەترە حەزیان لێ هین ببێ بەس شەڕ نەبێ ئەگەر بیان زانی بە ئەمریکا بەهێزی زەمینی داخلی ئێرانە بێ ڕووسەکان لە هەموو کەسە زیاتر ڕەنگە حەزیان لەوە ئەمریکا بگرێتە ئەو شەڕە و دووچاری شکستێک بێ کۆی ڤێتنام و خۆی بەسەر خۆیان هاتووە لە ئەفغانستان بەڵام ئەمە لە وارددا نییە کە لە وارددا نەبێ ڕووسەکان تا بۆیان بکرێ هەوڵەدنەوە دوا بخەن و نێڵن بگاتە پەیوەندیەکی استراتیژی بەهێز لە نێوان ئێران و ئەمریکا پرسیاری زۆر جددی ئەوەیە کە ئەگەر لە ئێران بدرێ معلومە پرسیارە ئەگەر ئیسرائیل لێ بدە ئەمریکا چێکا و کاتە ئەمێنێتەوە سەر ڕێککەوتنیان ڕێککەوتنی ئیسرائیلەکان و ئەمریکایەکانە لەسەر ئەمە ڕێک نەکەون یان لانی کەم چاوپۆشەیەکی ئەمریکایەتیانە بێ ئیسرائیل نایکە مەگەر بێوێ یعنی زەربەیەکی زۆر دیاری کراوە سنوورداری بچووک بێ لەبەر ئەسبابی تر ینی ئەجینا بە موافقەتی ئەمریکەکانیان بە چاوپۆشی ئەمریکایەکان تاکسدانین تۆ پێ دوایە کە ڕێککەوتن تۆ ینی پێشبینی تو ئەوەیە ئێران و ئەمریکا زانە ڕێککەوتن چییە؟ ئێمە چەند جۆرێک ڕێککەوتنمانەیە دوو هێزن لە بەرامبەر یەکەن ڕێککەوتنەکەن و چوومە دەیتێ و چیتە دەنێ ئەمە سەفەیە نەوەیەکی تری هەیە کە بۆی جەنگێک بەرمەوە من دەبێت بەرە ئیرادەی بەرامبەرەکە بشکێ من کەچکە بۆ ئیرادەی من بەرژەوەندەکانم بێنێتە دی داخوازەکانم جێبەجێکە ئەمە ئامانجی جەنگە ئەگەر ئەم ئامانجە بەبێ ئەوەی فیشەکێک تەقێنم باڕەشە هاتە دی ئەوە پێی وترێ باشترین دۆری جەنگ بۆیە ئەمە ئەگەر ئێرانەکان لەگەڵ ئەمریکا شەڕێکەون لە حاڵەتی شکستا ڕێگەکەون بەڵام ڕێککەوتن جۆری ڕێککەوتنەکە لە بەرژەوەندی ئێرانەکانەکەوێتویانە لێرە پرسیارێکە دێتە پێشەوە ئایا ئێران لێ بدرێ دۆخی ناوخۆی ئێران تحملەکە خەڵکی ئێران بێدەنگە بێ ڕاپەڕی نەبێیانە لە کاتێکە کە ئیسرائیلەکان 10 ساڵ زیاترە پلانی ئەویان هەیەکە پلانی حازریان هەیە لە ئامانجەکانیان دیاری کردو 1000 ئامانجیان دیاری کردو خوا لەو 1000 ئامانجە بێکەوە بدەن کۆنتترۆل لە دەستەدا ڕژێمەکە و خەڵکەکە ڕاپەڕێ کۆنتترۆلی نامێنێ خەڵکەکە ڕاپەڕ خەڵک لەسەر پێ بۆ ڕاپەڕین بە تایبەتیش کە ئیرادە و شاری گەلی کوردستان لە باشوور لە ڕۆژهەڵاتەکەی کە من ساڵانێکی زۆرە جەناب تێزانانی لەبێم ڕۆژهەڵات ڕزگاربوونی نزیکە و هەستانەوە گەورەکەی کورد لە داهاتووی هەستانەوەی گەورەی کورد لە ڕۆژهەڵاتەوە بێ لەگەڵ شۆڕشی ژینایە من ئەمێ پرسیارە بکەم تۆ دەڵێ ئێران ئەگەر پرسیینەکەی خۆت لەبیر نەچێت ئێران ئەگەر ملکەچ و ئیرادەی بشکێ لە بەرامبەر ئەمریکا و ڕێکەوتنەکە وابێ پێ دوایە ئەبێتە هۆکارێ بۆ شکستی ناوخۆی کە ئەو هەستانەوە سەر هەڵدا جارێکی ترمە بەسم
شۆڕشی ژینا شکستی نەخواردەوە وەستاوە، ینی پێ دوایە شکانی مشکان و ملکەجبوونی ئێران ببێتەوە کارێ بۆ سەر هەڵدانەوەی شۆڕشی جەماوەری جارێکی تر. ئەمێنێتەوە سەر خاڵێکی زۆر گرنگ. ئەو دەستکەوتانەی کە ئەمریکایەکان لە ئێرانەکانی بەدەستهێنن و ئەمریکایەکان پرسیارێکی من جوابەکەی نازانم. ئەمریکایەکان و بەشێکی ئەوروپایەکان لە ڕاستی ئەیانەوێ ڕژێمەکە بگۆڕێیان نا جوابیان پرسیارم لا نییە، ئەبڕی لام نییە ناتوانم فتوای بدەم. ئەمێنێتەوە سەرەوەی ئەوەی ئێرانیدا بە ئەمریکا ئێستا یەکێک لە ڕێگرەکانی زۆر بەهێز بوونی ناڕزایەتەکانی ناو تورکیا چۆنێ گەورەشن بەس کاریگەریان لاوازە هێشتا یەکێکیان پەیوەندی بەوەیە کە ئەمریکا و ترامپ پشتگیری ئۆردۆغانەکەن ئەو وەختە جۆری ئەو بەرژەوەندیانەی کە ئێرانەکان ڕژێمی ئێستا تا بە ئەمریکایەکان تاو ئاستێ ئەمریکایەکان ڕێگری لەوە بکەنیاننا جوابی ئەومانلانەیە چونکە هێشتا نازانین لەسەر چی ڕێگەکەون. یەک تێبینی دەبێ خێرا بڵێن شۆڕشی ژینا لە 100 سەرکەوتنی بەدەستێرا نەوەستاوە. شۆڕشی ژینا یەک ئەرکی مێژووی وەرچەرخانێکی یەکجار گەورەی مێژووی دروست کرد تا لەحزەی شەهیدبوونی ژینا و تا ئەو لەحزەیە کە شۆڕشی ژینا هەڵەگیرسێ ئێران ئینتیمایە، ئێران مێژووە، ئێران کەلتورە، ئێران ڕەنگا و ڕەنگی جیاوازە لە ناو کەلتور و ئیمان و ئینتیمایەکە. شۆڕشی ژینا ئەم درۆیە ڕەسوا کرد کەشفی کرد ئێرانی و حقیقەتی ئێرانی دەرخست کە زیندانێکی گەورەی نەتەوە زیندانێکی گەورەی نەتەوەکانە هیچی تر نیە نە کەلتورە نە ئینتیمایە. لەگەڵ شۆڕشی ژینایە کاریگەریەکانی وشیاری نەتەوایەتی باڵا لە ڕۆژهەڵاتی کوردستانە باوەڕبوون بە گوتاری نەتەوەی بە مافەنەتەوەیەکان و بە کوردستانی سربەخۆ بە ئاڵای کوردستان و بەمانە لە ڕۆژهەڵاتە وای کرد ئەمە نەقڵ بوو بۆ نەتەوەکانی تر. لە لەحزەی شۆڕشی ژینا گەورەترین کاریگەری لەسەر ئەرز دروست کردووە. ئێران ئێستا دابەش بووە. شۆڕشی ژینا ئێرانی لە ناو دەروون و لە ئینتیما و لەوانە ڕۆح لە فکرە دابەش کردەوە دابەشی کردووە. ئێستا ئێران وەکو دەوڵەتێک بە دووشت ماوەتەوە، یەک ڕژێم حکومێکە و دەوڵەتێکە دان پێیانراوە لە ناودەوڵەتی هەیە. ئەم ئێرانە لەگەڵ ئێرانی پێش شەهیدبوونی ژینا بەسخوایان لێگەچ هیچیان لێک ناچێت. بۆیە ئێستا هەر وەرچەرخانێک هەر دۆخێک هەر ئاڵۆزێک دروست بێت ئێران دابەش بووە وە گرنگە ئێمە لێرەوە بچینەوە سەر گوتاری کوردستانی و ئێمە ئامادەین بۆ ئەو چرکە ساتەیاننا زۆر بەداخەوە بێ پێچ و پەنا ئێڵێم ئێمە ئامادەین. ساڵانێکی زۆر بوو ئێمە باسی ئەومانە کرد لە داهاتووە ڕۆژهەڵاتی کوردستان ڕزگارەکە بۆ لەو ڕژانە لە تەلەڤیزیۆنیان پرسیمتیان باسی دەوڵەتی کوردستانەکەی ئەمە حەز نییە وتم با حەزە ئای باگەر حەزم نەبێت دەوڵەتی کوردستان بختانم بێگومان لە عقلم بکەی بێگومان لە ئینتیمام لە وەلاء و لە دڵسۆزی بکەی ئەگەر حەزم لە دەوڵەتی کوردستان نەبێت. بەڵام کە من بۆ 20 ساڵ بەر لە ئێستا بۆ کە بشات سەدامی ڕوحان من بۆ ئاگاداری جەنابەت لە ئەو ڕەفراندۆمێک کرا 2005 سندوقێک دانرا من چوم لەو ڕەفراندۆمە دەنگم دا بە بەڵێ دەنگم دا بە بەڵێ دەنگم بەڵام ئەو ڕەفراندۆمە بە یاری مناڵان بزانین گوتم هەمێ بەڕەحمەت بێ بە کاک شێرکۆ بە هەندێک لەو زاتانەی ماون گوتم ئەمە یاری مناڵانە بش پرۆژەیەکی تر هەیە پەیوەندی بە جیهان و بە دیموکراتیزەکردنی گیان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە هەیە قبوڵی ناکا پرۆژەکەی تۆتێکی بشتێنی وەختی نییە. ئەو وەختەی کەوتومە وەختی نییە دۆخی جیهانی لەبار نەبووە من ئەو وەختە باوەڕم بە دەوڵەتی کوردستان نەبووە. ئێستا ئەوەی گۆڕاوە ئەوەی دۆخە جیهانەکە دەرفەتی گەورەی بۆ دەوڵەتی کوردستان بۆیە من باسی دەوڵەتی کوردستانەکە کە ئەڵێم دەوڵەتی کوردستان بەو معنایە نییە کە ئەگەر سبەینێ دۆخی ڕژێم لە تاران بە جۆرێک لاواز بوو داوای دانوستانی لە هێزەکانی کوردستان کرد و ڕازی بوو بە بەشێک لە مافەکان و نەوەیەک لە فیدرالی یەکسەر پێ دەڵێن یەکسەر لێ مەوەستە بۆ دانوستان کۆچەوە بکە. ئەوە نەک ڕێگر نییە نەک خیانەت نییە لە سەربەخۆیی ئەوە هەنگاوی گەورەیە تۆ بەرەو سەر بۆیە من پێم وایە کورد ئامادەیە یان نە کورد ئامادە
ڕەنگە لە ئاستی جەماوەریە لە ئاستی خەڵکە لە ئەو پەڕی ئامادە سازیایە لە ناو لە دەرەوەش لە ڕۆژهەڵاتیانی دەرەوەش لە هەندەران و لە ئەوروپا لە ئەمریکا لە کەنەدا لە وڵاتانی تر نەورۆزی ئەو ساڵ سەلماندی ئامادە سازیان حتا نەورۆزی ئەو ساڵی سەلماندی ینی کۆمەلگای ڕۆژهەڵات ئازادە ینی لە ڕاستیە کۆمەلگای نەک ئازادە مەبەستم ئەوەیە لەسەر پێیە لەسەر پێیە بۆ ئازادی مەبەستم ئەوەیە ئازادانە هەڵپەڕین ئازادانە قسەیان کرد ینی بەوەی کە ئەوان حساب ناکەن بۆی کە ڕژێمێک هەیە ینی لە هەموو ناوچەکانی تری ئێران جیاوازتر بوو کوردستان ینی نەورۆزەکە ئەو وەختەی ڕژێم لاوازە بێ یان دۆخێک دروستە بێ ئەو هێزەیە کە ئەو هێزەی هەڵپەڕکەی کردووە هەر ئەو هێزە خۆی کوردستانەکە ڕزگارەکە من پێش ئەوەش پێم وە بۆ ڕۆژهەڵات لە ئایندەیەکی نزیکا ڕزگارە بێت لەمە گومانم نەبووە گومانیشم نییە ئێستا هەموو جارێک شوتومە ئەوە پێشمەرجەکەی ڕوخانی ڕژێمەکە نیرتالە مەرجی ڕژێمەکە بەدەست من بواە شەوی پێش ڕاکردنی ئەسد لە دیدارێکم لە کێنێ نەبوو هیوادارم زوو نەکەوێ وتم پێشمانگی ئیشمان پێی ماوە مەرج نییە ڕژێمەکە لە تالان بکەوێ ینی ئەرکی ئێمە ئەرکی کورد ڕوخانی ڕژێمەکە نییە ئەرکی ئێمە دیموکراتیزەکردنی شام نییە ئەرکی ئێمە مافەنەتەوایەتەکانی خۆمانە بۆ لەبەر ئەوەی لە چەقی ئەوروپایە کە ترۆپکی گەشەکردنی دیموکراسیە لە جیهانە دیموکراسی نەیتوانیوە کێشەی نەتەوایەتی چارەسەر بکە کە لەوێ نەیتوانی چارەسەری بکە دیموکراسیێکی ڕاستەقینە لەو تڕە دیموکراسی کە لەم ناوچانە ممکنە پیابێ و پیانە بێ من ناتوانم چارە نووسی میلەتی خۆم و نەتەوەکەی خۆم و نیشتمانەکەی خۆم بدەمە دەست نادیار و مەجهولەوە بۆیە ئێستا لە چرکەساتی ڕاپەڕین و وەرچەرخانە ئەو جەماوەرەی لەوەیە دەبێ یەکێک پێی بڵێ چی بکە باوانێکی پێویستە ڕابەرایەتێکی پێویستە چاوی لێکە خۆ ئەو هەڵپەڕکێش و عەفەوی نەکراوە کاکە ئەویش بیرتە من خۆم بەشێک یعنی بە شانازیەکی گەورەی ئەماڵێن بەشێک بووم لە ڕاپەڕینی ژینا بەشێک بووم خۆم بە یەکێک لە خزمەتکار و ڕابەرەکانی ئەو شۆڕ شازانە ئەوەش خۆ عەفەوی نەبووە حیزبە کوردستانەکان بەیانیان بڵاو کردەوە دایان کردمان ڕۆڵیان هەبووە هەڵێ خەڵک لەسەر داوای حیزبە کوردستانەکان مانگرتنی کردو و خۆ پیشاندانی کردووە چەدەر زۆر باشە ئێمە کۆمەلگا ئامادەکە ئەبینین ئەو هەستانەوە لە ڕۆژهەڵات دەبینین لە بواری مەدەنی لە بواری کللتوری فەرهەنگی سیاسی لە بواری یەکبوونی نەتەوەیی لە بواری هەموو ئەو بەهانەتەوایانەی کە هەیە ئەگەر سیرکەین مەسەلەن بەراوردی ڕۆژهەڵات بکەین بەو بارودۆخەتەیەتی یعنی هەستەکەی زۆر لە پێشترا لەو بەهانە لە بەرامبەر پارچەکانی تر بەڵام بزوتنەوەی سیاسی ئێمە لە ڕاستیە واقعەک هەیە تووشی تاتەپینێ بووە تووشی چقینێ بووە دەبێت چی بکەین کە وەجنابیشت باسە کردیاندایان چالاگوان و چالاکی سیاسی و ئەکادمی و خەڵکی دڵسۆزی شەیە لە دەرەوە یعنی دەبێت چی بکەین بۆ ئەوەی ئەم بزوتنەوە سیاسیە بڕواتە پێشەوە و لەو چەق بەستویە بێتە دەر پێ دوایە دەبێت چی بکرێت جەنابەت کەسێکی ئەزمونداری لە هەم لە شۆڕشی ڕزگاری خوازی کووردا بووی و هەم لە دەیان دانوستانی نێوان لایەنە سیاسەکان بوویت و سەرکردایەتی دانوستانت کردووە بزوتنەوەی سیاسی ڕۆژهەڵات پێویستی بە چییە ئەو جەماوەرە عەزیمەی هەیە ئەو هەلوو مەرجە نێودەوڵەتەی بۆ هاتوۆتە پێشەوە و پرسی کورد بەگشتی بۆتە پرسێکی جددی ڕۆژهەڵاتی کوردستان بزوتنەوە سیاسەکەی دەبێت چی بکەوانەی کە لە دەرەوەن مەبەستم ئەوە نییە کە لە ناوەوەیە پێویستی یەکڕیزی بە معنایکی بە معنای ڕێککەوتنی سیاسی ئێمە دانیشین لەسەر وەڵاق ڕێگەکەوی میساقێکمان هەیە کۆمەڵێک مؤسسە دامەزرێنی ئێمە لە باشوور لە گەرمەی شەڕی ناوخۆی خۆمان ئەبووین لە گەرمەی دابەشکردنی کوردستان ئەبووین کەس باسی ڕوخاندنی سەدام کرا بە یەکگرتووی نەچوونایەتە بەغا و دەستکەوتە گەورانەمان بەدەست نایە دەبێت بە یەکگرتووی بڕۆیت بۆ یەکگرتووی ئەگەر بیرت بێ کاتی خۆی من لەگەڵ شەهید بوونی ژینایە یەکێک لە داواکان پێشنیارەکان خستمە ڕوو ئەوە بوو کە ڕێک ئەو چرتە ساتە بوو کە لە نیویۆرک کۆبوونەوەی هین هەبوو دەستەی گشتی نەتەوەی گرتوەکان هەموو سپتەمبەر بوو هەموو سەرۆکی وڵاتانی جیهان لە نیویۆرک بوون منە وەختە پێشنیارێکم کرد وتم حیزبەکانی کوردستان ڕۆژهەڵات نامەیەکی هاوبەش بنووس وە ڕۆشنبیر و چالاکوانەکانیش نامەیەکی جیاواز بنووسن بە هاوبەش
ئەم دوو نامەیە بە وەفد بە نوێنەر بەکوێ ئینێری بچێ بۆ نیویۆرک. تۆ لە جیاتیەوەی بچی سەردانی تاک بە تاکی وڵاتان بکەیت و ویزە داوا بکەیت و پێشوازی دەکەن پێشوازی داکەن بڕۆ لە ئوتێلەکان لێ هەمویانە بینی. ڕاست ئەو دەرفەتانە نابێت لە دەست بگرێت. مەرج نییە ئەو شتانە لە پێشوازی ڕسمی و ئاڵات بۆ هەڵکەن و بچی لەو شوێنانە بکەیت. جاری وایە تۆ لەو لە شوێنی ئیسراحەتەکەیان لەو کافتریایی کە کافتریای ئوتێلەکەی کە دابەزیوە لە پێچ و پەناکانی بیناکەینەتەوەی گرتوەکانە ئەتوانی ئەوانە ببینی. ئەو وەختە من ئەو پێشنیارم کرد بەداخەوە وەرنەگیرانی ئیشی لەسەر نەکرا. پێم وایە ئێستا ئێمە پێویستەکە بەپەلا هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەپەلا لە دەرەوە کۆبنەکانیان چڕکەنەوە بزانن ئەوان دوێنێیان جیاوازە لە ئەمڕۆ ئەو شتانەیە دوێنێ حکومێکردن جیهان. من لەگەڵ شەیدبوونی ژیناوتم نە ڕۆژهەڵاتی کوردستان نە ئێران پاش شەیدکردنی ژینا هەمان ئەوانەی پێش شەیدکردنی ژینان دوای 7 ئۆکتۆبر و دوای هاتنی ترامپ جیهانێکی ترەوە ناکرێ بەپێی ئەو گۆڕانکاریانە تێگەشتنی خۆت نەگۆڕ. من پێم وایە ئێمە بێ گرفت و کێشەکانی خۆمان سفرکەینەوە سفر استراتیجی ئەوەی کە این باسیە کرد ئەو دۆڵ و سفرکردنەوەی کێشەکان ئەوە بکەین زنجیرێک دانیشتن بکەین و جەختکەینەوە سەر ئەرکەکانمان جەختکەینەوە چۆن ئەم هێزانەیەکتر قبوڵەکەین چونکە خەڵک ڕۆژهەڵاتەکەی چاوەڕێی ئەومان لێکە ئەو میلەتەی کە بە هاتووە تەحەدای ئەو ڕژێماکە بە هەموو درڕندەی خۆیەوە هاتوۆتە مەیدانەوە بە هەڵپەڕکەیەکەوە هاتووە تەحەدای ئەوە کە خۆی ئەسەپێنێ چاوەڕێی یەک بزیرەوەکە چاوەڕێ ناکات کەس بە ڕەنگی خۆی بچێتەوە لەوێ شەڕی ناخۆڵگیرسێنەوە ناکرێ بە عەقڵێتی سەنگەربەندیەوە. من ناڵێم هەموو ببنە یەک حزب ناڵێم دەستبەرداری جیاوازی و ناکۆکیەکانتان بچووکان ڕۆمانسین ئەها ئێستا لەسەر چی مشتەرەک ئەتوانین ڕێکەوین ئەرکەکان چین گرفتەکان چین مەترسیەکان چین دەرفەتەکان چین ئەگەر پێکەوە بین مؤسساتی هاوبەش دامەزراوەی هاوبەشمان هەبێ ئەم قوارەیە چوارچێوەیەکی هەبێ ئەم هێزە کوردستانیانە ناوێکی لێ بێن چوارچێوەیە بەرەیە چێشتی ناوێکی لێ بێن ئەمە یەک دوو ئەم سەرکردانە ئەرکەکان دابشکن لە بینی خۆیانە ئەکرێ ئەرک دابشکن ئەکرێ هەرێکێکیان جۆرێک لە ئەرکەکان بگرێتە دەست قیادەیەکی جەماعی دروستکەن ئەم قیادە جەماعیە کۆبوونەوەی دەوری هەبێ ناو بەناو کۆبوونەوەکە بەڵام دیاریشی کەن مانگێ جارێک کۆ بێتەوە وا مامەڵە بکەن کە قوارەیەکە پەیڕەوی ناوخۆی هەیە مؤسساتی هەیە گوتاری هاوبەشی هەیە دەستگای میدیایی هەیە وتەبێژی هەیە نوێنەرایەتی پەیوەندەکانی هەیە ئەگەر ئەمە بکەین ئێمە ئەتوانین و ئەمە درەنگە کاڵێم ئەگەر ئەمە بکەین ئەمە درەنگە یعنی ئێمە تەرەف و کاتی ئەومان نیە دانیشین سەیری وەزا بکەین چونکە دەرەنجام ڕێکەوتنی ئێران و ئەمریکا و جەنگی ئێران و ئەمریکا ئێمە خاتە بەردەم کۆمەڵێک ئەگەری جیاجیاوە ئەگەر ئامادە بین ئەتوانین لەگەڵ هەموو ئەگەرەکانەوە بکەین ئامادە نەبین بەم دۆخەمانەوە کە ئێستا ئامادە نین ناتوانین هیچ بکەین لە دەستەدەین و بەڕاستیش لە داهاتووی بەردەم میلەتەکەمان بە ڕۆژهەڵاتەکانەوە نییە من بەش بە حاڵی خۆم و تێکۆشەرێکە کە هەموو بنبەردێکی کوردستان وەکو ماڵەتی خۆم سەیرەکەم وە کوردستان یەک نیشتیمانە و گەلەکە یەک گەلە لە ڕۆنگە و ئەرکی هەمومانەکە ئیش لەسەرەوە بکەین هانیان بدەین بەشێک بین لە یەکگوتاریان بەو ئامانجەی کە ئێمە لە ئاستی کوردستانی مەزنا لە ئاستی چوار پارچەی کوردستانە پێویستیشمان بە لێک تێگەیشتن و دیدار و دیالۆگ و تەنانەت ئەگەر قوارەیەک بێ ناوێکی فراوانیش بێ پێویستمان بە شتێکی لەو بابەتەیە ئێمە 10 ساڵ پێش ئێستامانەمان زۆر باسە کرد بەداخەوە ئەو گوتارە پۆپۆلیستی و ڕەوتە پۆپۆلیستی ترسناکە ڕێگرێکی گەورە بوو بۆ ئەو پرۆژانەی کوشت لە شوێنی خۆیان کوشتی ئەلکینا ئەتوانرا ئەو وەختە ئەومان بکرد وایە کوردستان لە شوێنی ئێستا نەکەرکک داگیرەکە ناو دۆخە خراپەی بەسەرمانە هاتەوە دروست نابوو وە لە ڕۆژهەڵاتەکە شیاوەزارکی ترمانە بوو
کاکسە ئێمە تا وەختی ببینە سەر ئەومان نەماوە وەختی تر لەدەست بدەین. جناب بدێکی لەوانەیە کە بابینەوە سەرەوەی حەزت بۆ دەوڵەتی بە بڵێن حەز کە ناڕەوا نییە هەمومان با لەو حەزەوە دەست پێ بکەین ئەو هەمومان حەزمان لێ نییە دیارە هەمومان حەزمان لێ نییە دیارە چکاندەك دژی دەوڵەتی کوردستان وایە دروستە کاتەخۆ کاراکتەرەیە هیچ نەبێت چار حەزی لێ لەگەڵ کاراکتەرەیە خەڵک نانا ئێمە وەکو چار لەگەڵ جناب و حەزمان لێ ئێمە وەکو چار من لەگەڵ ئێوە حەزم لێتی بڵێ سپاس کاک سەردەرگیان لەسەر ئەوە قسە بکەین تۆ هەمیشە قسە لەسەرەوەکەی کە ئەم ڕووداوانە کە لە ناوچەکە و لە جیهانە ڕووەدا دەرفەتی گەورە بۆ مەسلەی دروستبوونی دەوڵەتی کوردستان لە یەک پارچای بێ لە دوو پارچای ئەڕەخسێنێ من حەزەکەم بە وردی لەسەر ئەمە قسە بکەی دەوڵەت ئەگەر بۆ کورد دروست بێ زۆر کەسی ئاڵێ دەوڵەت چییە پارێزێ دەوڵەت زۆر شتە پارێزێ من حەزەکەم ئەوە ڕوونکەیەوە دەوڵەت دەرفەتی دەوڵەت بوونی کورد ئایا هەیە ئەگەر هەیە دەوڵەت چیمان بۆکە و لە چی ئەمان پارێزێ بەڕاستی من نقطە جەوهرێکە دەست خۆش ئێمە دیسانەوە لێم دەوڵەتم بۆ نییە من خۆم سەرۆکی بووم ئەنی لەبەرەوەنی ئەو ڕۆژش وتم ئەزمەر لە من تاپۆ ناکات دەوڵەتەکە بیشی کا نایکەم نامەوێت بۆ ئەوەم نییە دەوڵەتم بۆ ئەوەیە چونکە لە نەتیجەیە ئەم ناوچانەکە دەوڵەتی دامەزراوە لەسەر حسابی ئێمە دامەزراوە وکە لەسەر حسابی ئێمە دامەزراوە ئەوەیە کە ئێمە لە هەموو مافەکانمان بێبەش بووین بۆیە خەباتمان کردو دەرەنجامی خەبات هەندێک تێزی ئەنتیکەی کاریکاتێری و لە فیلم کارتۆن نەچێ وڵای کورد نەدەبوو خەبات چەکداری بکەوە بڵێ چوار کورتچوین بۆ ڕاوەورج لە پڕا فیشەکێک بە هەڵە بەر سەربازێکی ئێرانی یا عێراقی یا تورک کەوتووە و ئیتر بوو بە تۆڵە و خەبات چەکداریەوە هەڵگیرساوە خەبات چەکداری زەرورەتێکی مێژووی بووە کە دەرفەتی شێوازەکانی تری خەباتی بۆ نێشتێتەوە تا ئێستا لە تورکیا شێوازی ترت هەیە تا ڕادەیەکی زۆر خەباتی چەکداری لە تورکیا کە پاشەقشەی کردووە لە بەرژەوەندی خەباتی پەرلەمانی و خەباتی مەدەنی ئەوانە ئەمەش دیسانەوە هەندێک کەس دەیانێ بێن پێت بڵێن ئێستش کە ئەڵێ ئاشتی باشە ئەڵێ کاکە کەوابێ من 20 ساڵ 30 ساڵ بەر لە ئێستا وتم ئێمە هەڵە بووین خەباتی چەکداریمان کرد نەخێر ئەو وەختە هەڵە بووی ئێستش هەڵێ و ئەو تێزە ئەگەر ئێستا تێگەشتنێک هەبێ بۆ ئاشتی بەو معنایە نییە بەرت ناچارە کابێ ئاشتی لەگەڵ کا بەشێکی پەیوەندی بە خەباتی چەکداری تۆ هەیە بۆیە خەباتی چەکداری کورد ڕاست بووە لە قۆناغی خۆیان دروست بووە بڕارێکی نەکەر ئازایانە وشارانە بڕارێکی دروستیش بووە و نەدەکرا لە داهاتووشە تۆ دەوڵەت بی پێویست بە هێزی چەکدار و بە سوپایە ئەمە وەکو مەبدەئێک با لەسەری ڕێکەوین بۆی هەندێک لەو خوڕافانەش ڕوونکەینەوە بۆ خەڵکە خەڵک بەداخەوە بەشێک لە خەڵک متەئەسرە بن بە هەندێک کەس یانێ خۆیان لێ بکەن بە منەزر یاکە ببە بە منەزر تەنزیری باشم بۆ بکە وەڵاهی من لە هەموو شوێنەکە خزمەتکاری دەکەم تێزەکانت بۆ نووسمەوە دێمە بمەسکردێنێت بەڵام تۆ تەنزیری خراپەکەی دەرونی بڕوای خەڵک ئیمانی خەڵک بە توانەکانی خۆی بە لێهاتوویەکانی بە قودرەتی بە وشیاری بە ئیرادەی لاوازەکەی ئەم تێزە وەک چۆن ئەیکەی بتێونەتەوە خزمەت بە داگیرکەرەکانە منیش واجب ئەمە ڕوونکەمەوە ڕۆشنبیرت هەیە ئەڵێ کورد نە دەوڵەتی پێداوەزرێ نە پێشیە پارێزر ئەم تەلقینە ئەگەر دەرفەتی دەوڵەتی کوردستانیش بێتە پێشەوە بەم عقلێتە کورد مامەڵی لەگەڵا بکەدا نامەزرێت چونکە ئیمانی بۆ نییە ئەتوانێت دامەزرێنێ دایشی مەزرێنێ مادام پێی ناپارێزرێت جا بۆ خۆتی لاگەکەیت و دایمەزرێنی بێن بێ بخەن وێرانی کەن زەرری لێ بکەیت ئەم عقلێتانە ئێمە لە وەختێ باسی دەوڵەتەکەین ئێستا ناچارین بین ڕوبەڕووی ئەو گوتارە ناوخۆیە ترسناکە ببینەوە کە بیێونەوە من اتهامی ناکەم بەڵام بیێونەوە چێتە خزمەت گوتاری داگیرکەرەوە بۆ ئەوەی هەر معجزەیەک بێتە دی معجزەی ئاینیش بێتە دی تۆ دوو شت پێویستە یەکێکیان ئیمانێکی پتەوە دووەمیان ئەوەیە بزانی چۆنە ماڵی کام شت مەحاڵە لەم دنیاەیە ئەگەر ئیمانت هەبێ ئەتوانی بیکەی و بزانی چۆنێکی دێتە دی سری مەسئلەکە لێ هەموو نهێنی ئیشە گەورەکان و داهێنانە گەورەکان و هێنانە دی خەونە مەحاڵەکان لەم دوو خاڵەیە ئیمانت بۆ هەبێت کە ئەتوانی بیکەی و ڕەوایە و ئەتوانی بیکەی و بزانی چۆنێکی لەم دوو حاڵەتە لەم دوو ئەگەرە لەم دوو پێگە و پایە و هۆیە بەدەرنیە بۆیە ئێمە دەوڵەتی کوردستان
و دەوڵەتانی جیهان لەسەر ئەساسی چی دامەزراون بۆ نمونە کۆسۆڤۆ خەباتیان کردووە لە هەوڵی قڕکردنیان دراوە سربەکان هەوڵیان داوان لەلایەن بەرن خەباتیان نەکرد بەڵام ئەگەر بوش نەکرد ئەمریکا بڕیاریدا ئەم دەوڵەتە دا بمەزرێ من کاتی خۆی وتەوە لەگەڵ جەنابیشت دۆستانە مناقەشەمان کردووە بوش سەرۆکی ئەمریکا نەبووایە لە دوای بوشەوە مەگەر کۆسۆڤۆیەکان لەخەوە ئۆباما لە خەوایان بینی هینا ئۆباما نەهات ڕوس و چۆ سەر بۆ ئەوان عاجزکا بە کۆسۆڤۆ ئەوەی لەوەی بڕیارەدا خەباتی نەتەوەکانە بەڵام ئەوەی کە ڕەنگی ڕسمێکە لە ئەخیرا زلهێزەکانی جیهان زلهێزەکانی جیهان لە سەدەی 20 سەدەیەک بەر لە ئێستا لە ڕاپەڕینەکانی کوردستان لە شۆڕشەکانی کوردستان بە دامەزرانی دەوڵەتی مەملەکەتی کوردستانەوە لە هەوڵەکانی شەریف پاشای خەندان لە کۆنگرەی سوڵحی پاریس لەو شۆڕشی باکوور و شێخ سەعیدی پیران و شێخ عەبدولقادری نەهەری و ئەوانی تر و ئەو سمکۆ و ئەوەی لە ڕۆژهەڵاتیش کراوە هەموو ئەمانە بۆیە نەیانتوانی ببن بە دەوڵەتێکی سەربەخۆ لەبەر ئەوەی زلهێزەکانی کە ڕسمی نەخشەکانی جیهانەکەن قەراری ڕوونیان هەبووە پێشتر لە سەدەی 19 بڕیاریان هەبووە بێ پێچووپەنە قبوڵیان نییە هیچ شتێک بۆ کورد بکرێت قبوڵیان نییە کورد خاوەنی هیچ قەوارەیەک بێت تەنانەت ئەگەر بگەڕێتەوە بۆ دۆکۆمەنتەکانی خۆیان پێ دوایە ئێستا قبوڵیانە کاک سەردار ینی ئێستا قبوڵیانە ئێستا پێڵێ بۆ قبوڵیانە ئەزانی کاتی خۆی ئێستا تۆ سەر و چل قونسڵێت هەیە لە هەولێر نوێنەرایەتی دەوڵەتانی جیهانە لای کورد ئەم قونسڵانەی ئینگلیز لە سەدەی 19 راپۆرتیان نووسیوە بۆ سەروی خۆیان لە حاڵەتێکا کە بەس ڕسواییە ناوی ڕسواییە باسی وەکەن چۆن جاسووسیان بەسەر شۆڕشەکەی شێخ عوبەیدوڵڵاوە کردو بۆ ئێرانیەکان بۆ تورکەکان ئەوان ڕوون قەراریان داوە کورد نابێ هیچ بێ لای ئینگلیز و لای هەندێک لە فەرەنسیەکانە تاکتاک وەکو ئەفراد لەگەڵ ئەوە بوون کورد شتێک بکە بەڵام وەکو سیاست وەکو دەوڵەت وەکو قەوارەوانە دژ بوون لە 35 ساڵی ڕابردووە لە ڕاپەڕینی گەلی کوردستانەوە بە تایبەتیش دوێنێ ساڵیادی دەرچوونی بڕیاری 688 لەوێوە ئەم هەلوو مەرجەنێ و دەوڵەتیە بەنەوەیەکترە گۆڕێ بە درێژایی 150 ساڵی ڕابردوو 30 ساڵی ئەخیری لێ دەرکا 120 ساڵی پێش 1990 ڕێگری سەرەکی لە بەردەم سەربەخۆی کوردستان و دەوڵەتی کوردستان زلهێزەکان بوون نەخەتای قازی بوو نەخەتای شێخ مەحموود بوو نەخەتای سەید ڕەزا بوو ئەمانە ئێمە منەزەهیان ناکەین معسووم نین ناڵێن هەڵەیان نییە بەڵام هەڵەی ئەمانە نەبووتە مایەی ئەوەی کە کوردستان ببێت دەوڵەت ناکۆکی کورد مایەی ئەوە نەبووە کوردستان نەبێتی دەوڵەت ڕێگرە هەرە گەورە و ئەساسەکە زلهێزەکانی جیهان قەراری بێ پێچووپەنان هەبوو کوردستان دەوڵەت نەبێت ئەم دەوڵەتانەیان ڕسم کردو کە ئێستا لەسەر ئەم شتە ئەم بدعەناشرینانەیان دروست کردووە ئێستا لەو 30 ساڵە 36 ساڵی ئەخیر ئەم ڕێگریە نەماوە بەو معنایە نا 91 92 تا 99 تا 2000 تا 2008 2010 ئەمانە ویستوانە دەوڵەتی کوردستان دابمەزرێنن جیاوازەکەی لەکوایە لەوەی کە دژە کورد بوون هاتوون پشتگیری کوردەکە لەوەی کە بەرامبەر لەوەی کە بە چەکی کیمیایی بۆمبارانی سلێمانی و شەدەڵەی کردووە سەدەیەک پێشێستا هاتووە فڕۆکەی ئەمریکی و ئینگلیز و فەرەنسایی باشووری بۆ پاراستوی ئەوەی لە ڕۆژاوی کوردستان هەتە بە پشتیوانی بە پاڵپشتی و بە چەک و بە تەدریب و بە تەسلیح و تەجیزی پاڵپشتی سیاسی ئەوانیشە ئەمریکایەکان و دۆستە ئەوروپایەکانمانە لە فەرەنسیەکان بە دەرەجەیەک و ئەڵمان و ئینگلیزەکانیش دوایەوە و هەڵبەتە وڵاتانی تری ئەوروپاش هەرێکێک بەپێی حەجمی خۆی و مساهمەی هەیە لە پشتگیریکردنی ئێمە ئەو دەبێت لە بەرچاومان بێ ئەبێ ئەمە فراوانکەین وەکووتمان بۆ ناوچەکەش ڕێگریە گەورەکەی کە تا ئێستا لە بەردەم دامەزرانی کوردستان وەکو دەوڵەت زلهێزەکانی جیهان قەراری ڕوونیان هەیە بۆ کوردستان نابێ هیچ بێت ئەم ڕێگریە نەماوە ئێستا ڕێگریە گەورەکە خۆمان ئێستا ڕێگری گەورە لە بەردەمەوەی کوردستان بێ بە دەوڵەت خۆمان چۆن
بەشێکی پەیوەندی بە هێزە سیاسەکان و ڕابەرەکانەوە کە بێمە چارەسەرکەین بۆ ئێمە 10 ساڵە داوای بەرێکی کوردستانی 4 پارچەیەکەین کوردستانی مەزنە دوو بە هیچ جۆرێک نابێ سازش لەگەڵ ئەو گوتارە ئینهیزامی و دەستە پاچە و تەسلیم بۆ بکەین کە ئیمانی ئەم میلەتە بە قودرەتەکانی و بە مافەکانی لاوازەکە بە هیچ جۆرێک نابێ قبوڵی بکەین. ئەو بەس کاک سەردار ئەو گەلە کۆمە مەسەرەن ئەو گەلە کۆمە نێودەوڵەتیش ماوە کە لە 2017 لە پرۆسی ڕفراندۆم کرا لە هەرێمیانە ئەو گەلە کۆم ماوە من حەزەکەم حاڵەتی ڕفراندۆم قسەی وەردێ ڕەنگە پێویست کە حەڵقەی جیاواز و ورد قسەیەکەین. مۆزوعی ڕفراندۆم بەشێکی پەیوەندی بە من بەش بە حاڵی خۆم بە هەڵوێستی خۆمت لەسەر مۆزوعی ڕفراندۆم لە 2 دقەیە بۆ ڕوونکەمەوە من تا ئەو وەختەی خەڵک چوونە سەر سندوقی دەنگدان دەنگیان بە لە ڕفراندۆما دەنگیان داوە بە بڵێ یا بە نەخێر من لەگەڵەوە بووم نەکرێت من لەگەڵەوە بووم ئەو ڕفراندۆمە نەکرێت چونکە تەوقیتەکەی گونجاو نییە زیانی هەیە ظروفەکەی نەگەیوە ئەم کارتە ئەگەر بەکاری نهێنین بەهێزترە لەوەی کە بەکاری بێنین و بیسووتێنین و لە ڕاستیشە هەوڵێک هەبوو بۆ دواخستنی ڕفراندۆ کاک زۆران من لە ڕێگەی ئێوە نهێنیە کەش بکەم هەوڵێک هەبوو و استعداد و ئامادەیەکی شەبوو بۆ دواخستنی بەڵام خوا شاهیدە ئەو هێزانەی دواتر مزایدیان بە مۆزوعی ڕفراندۆمەوە کرد لە ناخی خۆیانە تەمەنان نەئەکرد وا بخرێ حەزیانە کرد بکرێ و تووشش کردێ و بۆ ئاراستەیەش ئیشیان کرد ئەگینا پلانیش هەبوو پرۆژەش هەبوو بۆ دواخستنی بە تەفاهم و بەڕێکەوتن و ببێتە مای دەستکەوت و سەربەرزی و سەرکەوتن بۆ میلەتەکەی ئێمە بەڵام ئەو ئەطرافانەی دوای مزایدیان پێوە کرد خۆیان ڕێگەر بوون لەبەردەمەوە حکایەتێکە ڕەنگە وەختی گەڕانەوەشی نەهات لە وەختی ترا باسیەکەن بە وردی ئینشاءالله بەشێکی پەیوەندی بۆ بوو ئێمە ئیدارەی ترامپ تازە هاتبوو ئیدارەکە لەگەڵ ئێمە ئەو پەیوەندی و ناسراویان نەبوو ئەوەی کە ئەم کەیسەی گرت بۆ دەست لێرە برێت مەکگۆرگ دەڵاڵی ئێرانەکان برێت مەکگۆرگ ئەو کاتی خۆی کە من ئەو ساڵانە وتم دەڵاڵی ئێرانەکان بۆ لێرە خەڵک زۆر پێی سەغڵەت بوون لێرە هەندێک لە عێراقچی و ئێرانچیەکان زۆر پێی سەغڵەت بوون هەندێک لە راپۆرت نووسەکان چوو بوون پیان سەردار وای پێوت بۆیان گەڕابووە بۆ برەتیان گەڕابووە کە من چی پێوت و هەندێکشیان نووسیان هەندێکشان مەدحی زۆر گەورەی برێت مەکگۆرگ ساڵانی پێشووتریش لە هەموو کێشەکانی ئێمە لەگەڵ بەغا و لەگەڵ مالیکیە پشگیری مالیکیە کرد لە دژیەوە بۆیە برێت بەگشتی لایەنداری سیاسەتی ئێرانەکان دوو لە عێراق سیاسەتی ئێرانەکانش لەو ساڵانە لەگەڵ بەرژۆندەکانی کوردان ناکۆک بوو ئەمە مەسئلەکەیە لەم ڕوانگەیەوە برێت ئەم یاریەکە دەست دەڵاڵی تەسلیمکردنی کەرکووک تەسلیم بە حەرکی شعبی نەکرا حەرکی شعبی ئەمە دەرەقەتی هاتن سوپای عێراقیش دەرەقەتی هاتی خۆم باشکراوە وەختەوتوان سوپای پازداران کەرکووکی گرتووە بە قیادەی قاسم سلێمانی کراوە ڕابەرایەتی مەیدانی خۆی کراوە ئەمە برێت ئەم دەڵاڵیەی کرد ئەگەر سەردەمی ئیدارەیەکی تر بواە سەردەمی بایدن بۆیە ڕەنگە تووشی ئەوە نەبووینە ئەسبابی تری تەکنیکی زۆرن لە مۆزوعی ڕفراندۆمە کاریگەریان هەبوو لەوەی ئێمە بە دوو ئاراستەی جیاواز بڕۆین لەگەڵ ئەمریکایەکانە زۆر باشە سەردەربا ئەوە لە بەسە بەڵام ئێرانچی و عێراقچیەکان لاوازن ئێستا بەرەی عێراقچی و ئێرانچیەکان لاواز بوون لەو بارودۆخی کە باست کرد لە مەسەلەی کورد ئێستا دڕتر بوون لاوازتر بوون دڕتر بوون باوانەکان کابراوتی باوانە شێوێ باوانیان شێواوە کە باوانیانە شێوێ هین شیتەشیت زۆرترەکە باوانیانە شێوێ شیتەشیت زۆرترەکەن بۆیە دەوێ پێک لەژێر سایەی بە بیانی عەقلانیەت دەوێتەکەوێت دەوێت پێت بڵێ ئەوە لە بەرژەوەندی تایکەم و ئەوەی باسی سەربەخۆی و ماف و ئیرادە و قودرەتوانت بۆکە ئەمە ئەدخەڵەتێنێ ئەمە زیانت پێگەێن وەکتەکەوەی کە دەوێت ئێستا ئەمە ئەگەر نەزانی بێ پێڵی کاکە یەک تۆز لەسەر خۆ تۆزە لەسەر خۆت بەرنەوەی فتوا بدەی وەرە بعد لەگەڵ دوو پیاوی عاقڵی وەکو شۆران پاڵانیام مۆزوعات هینێکی بکە قسە و باسێک بکەن پێکەوە هەدەن بەڵام ئەمە خزمەت بەدایکی کەرانەکە یەکێک لە نەتیجەیە کاک سۆران
جنگ وسیاست لە تعریفە ململانەی ئیرادەکانە ڕاست وەختێ تۆ ئیرادت ئەشکێ هەموو زانە ئێمە لە جەنگا لە مێژووی جەنگا هیچ سوپایەک نەیویستووە ئەفرادی سوپاکەی بەرامبەر هەمویان یا بکوژێ یا بەدیلیان بگێ لە ئەسڵا کوشتن و بەدیلگرتن خۆی ئامانج نییە وەسیلەیەکە بۆی ئیرادەکەی ناچارکەی بێتە بەردەست بڵێ قوربان ئەمرت بەچێ منەوە وەمە لە چیا کورتەکرێتەوە پێوترێ شکاندنی ئیرادەی بەرامبەر سەپاندنی ئیرادەی خۆت ئەی تۆ خۆت لە ناوەوە دانیشتووی ئەمە داگیرکرد دەرەقەتی ئیرادەی ئەم میلەتە نهاتووە بە هەموو قدرەتی بە هەموو سوپاکانی بە جاشی بە جێیشی بە ئابووری بە علاقاتی نێودوڵەتی بە هەموو پێگەکانی هێزی لە نەتەوەی گرتوەکان و هەموو ئەوانە نەیتوانی ئەمە بکە خێرە لە ناو خۆیان یەک مەجموعە خەڵک هاتوون ئەمە بە بەلاش بۆ داگیرکەرەکانی کوردستانەکەن کاکە ئەگەر لە نەزانەیەکەن تۆزێ لەسەر خۆ بن ئەگەر لە خزمەتی داگیرکەرانێکن وەڵڵاهی ئەم نەتەوەی لێتان قبول ناکە ئێمە کاڵێن دەوڵەتی کوردستان حەزم لێتی خوا بمگرێ ئەگەر حەزم لێ نەبێ ئەی بە حەزم لە دەوڵەتەکە نەبێ بەڵام ئەم قسانە ئەەکەم لەبەر حەزەی کەم لەبەر ڕقەی کەم نەخێر ئێمە ساڵانێکی زۆر ئەڵێن جیهان نظامەکەی تێکچووە کام نظامە تێکچووە تا نظامێکی تازە دروستە بێتەوە جیهان ناتوانێت تحملی بێ نظامی بکە بۆیە نظامێکی تازە وەختێک بەڵانسێکی هێزە نیشێتەوە نظامێکی تازە دامەزر لەو ئەسنایی کە نظام نامێنێ ئێمە بینیمانە خەڵک کە خانووی نییە خانووی ئەچێتە سەر ئەرزێک بخۆ خانوویەک دروست دەکە ئەم نظامە کە ئەچەسپێتەوە جارێککردێ پێڵێمە کێ پێوتوێ بخانووی دروست تۆ پرسید بەکێ کردووە بخانووی دروست کردووە ئەنجا یا ئەی ڕوخێنێ یا بۆی تاپۆکە و دەوڵەت ئاوایە نەتەوەکانی نەتەوە لاوازە بێماڵەکان بێدەوڵەتەکان لە قۆناغی نەمانی نظام و لە قۆناغی ڕاگواستن لە کەتی کەوتنی نظامێکا تا نظامی تازە دروستە بێ قوارەیەک دروست دەکەن بۆ خۆیان خانووی تەجاوزە تا نظامەکە چەسپێتە کە نظامەکە چەسپیەوە تاپۆیەکا بۆی یای ڕوخێنێ ئێمە خانۆکەی مەملەکەتەکەی مەلک مەحموودمان بۆ تاپۆ نەکرا بۆ خاندیان ئەما گەر تاپۆ نەکرێ ئەڕوخێ تاپۆ نەکرێ ئەڕوخێ کە ڕوخا من لەو ڕۆژانە لیان پرسیب تاکە شتێک کە نەتەوەیەک ئەپارێزێ لە هەوڵەکانی جینۆساید بە هەموو شێوازەکانی دەوڵەت بەس دەوڵەت دەتوانێت بپارێزێ هیچ شتێکی تر ناتوانێت تۆ بپارێزێ نە دیموکراسی و نە دروشمەکان و هەر هەموو ئەوانە بای دەتەنەکە نەوتن لە بەرژەوەندی دەوڵەتەکانە دەتەنەکە نەوتن هەر بەتەنەکە حسابیت ئەوەی تۆ ئەپارێزێ من بۆیە ئەو وام بوویت مەگەر دەوڵەت بم ناتوانێت چی لە نادی پارێز شکاتم لێ بکەی نەوتم ڕاگری بە فەرمانی قاعانی دادگای باڵای عێراقی نایە یاسای نەوت و گازەکەی هەڵۆشێنێتەوە کە خۆم لێرە یاساکەم دەرکردووە لە پەرلەمانی کوردستان ئەو بڕیارەکەی نادەستوری بوو باوەڕکە بڕێ ئەو دادگای فدرالی عێراقی ئێستا دامەزراوە نادەستوریە خلافی دەستورە خلافی دەستور دێ بڕیار دەرەکە بڕیاری نادەستوری لە دژی بەرژەوەندەکەی تۆ دەرەکە بە فیتی بەرژەوەندی دەوڵەتێکی تر پەیوەندی بە عێراقەوە نییە لێرەوە تۆ بۆ ئەوەی ئەگەر دەوڵەت بم من نەوتەکەم بە $80 فرۆشم نەوەت بم ئەو وەختە وتم دەوڵەت بم چاوەڕێ ناکەم بزانم عەبادی لە بەغا ڕازیە بێ ئەمریکایەکان بۆ شەڕی داعش پیشەکەم بۆ بنێرنیان F-16 کڕم ئەبرام زەکڕم پاتریۆتە کڕم ئەچم S-400 کڕم کە ئەمەم هەبوو ئەو وەختە پێ دەڵێن فەرموو وەرە ئەگەر ئەو وەختە وەرەدا باسی کەرکووک ئەو وەختە بڵێ کەرکووک کوردستانی نییە ئەو وەختە قسەیەکی تر لەگەڵەکەم کاکسەدا پێم وایە هیچی تیان نێڵەوە لە مەسەلەی پرسیارکردن ئەزانی عەفو مەبەستمەوەیە ئەمێ بۆ پاڵپشتی قسەکەی جەناب دەوڵەت بۆ پاڵپشتی قسەکەی جەناب ویستم بۆ پاڵپشتی قسەکەی جەناب ئیسرائیل ئەگەر ئیسرائیل دەوڵەت نەبایە بەڕاستی لە 2 ئۆکتۆبری توانێوانە بکە ناتوانێت ئەوانە بکە ئێمە دەوڵەتمان بۆ پێویستە سێک منیش و جەنابیش بۆ ناسراوم ساڵانێکی زۆر ڕەخنم لە خراپ بەڕێوەبردنی ئەم وڵاتە لەگەڵ خۆیانە باسم کردووە و دەنگم بۆ لەسەری سزا دراوم و من لە 92 سزا درێم لە بڕێ دژایەتی گەندەڵی
ئەمە مەسئلەیەکە مەسلەی دەوڵەت مەسلەیەکی ترە کاکە ئەزانی ئەمانەی قەراریان داوە دەوڵەت ببەستن بەم دەسەڵاتەوە بەم حیزبانە بەم ڕابەرانەوە وایە بۆ قەراریان دابێ ئەمانە بۆ هەتا حکومەت وڵاتاک تەسلیم بووی تۆ بەبێ بزانین لە لاوەعی خۆتە تەسلیم بووی دەوڵەت هینەتەوەکەتە دەرەنجام ئێمە ئەگەر دەوڵەتمان دەبێت ئەم پارچەیە کە 35-34 ساڵە ڕزگار کراوە کاکە وشاری ئەم نەتەوەیە و سەرباری هەموو خراپەکاریەکانی بەڕێوەبردننی دەسەڵات ئەم دەسەڵاتە لە هەندێک بواری ترا ئیشی گەورەی کردووە ئێوە باش زانن کچی کورد لە ڕۆژهەڵاتەکەمان سزا ئەدرێ لە بەرەوەی مناڵی کورد فێری ئەلفوبێی کوردیەکە مامۆستا زارای محەممەدی 10 ساڵ سزا بەڵێ یەکێک لە شانازیە گەورەکانمانە ئەم میلەتە نمونەی ئازایەتی ئەم میلەتە زارای محەممەدیە فڵان فیسار ڕێ دانیشتن قسەی هیرەکەن قسەی گوێگردانەکەن و دانێ ئێرادەیە میلەتە بڕوخێنن هەزاری وەکو تۆ ناتوانێت زارا لاواز بکە و ئیرادەی لێ بسێنێتەوە دەرەنجام تۆ ئەگەر دەوڵەت بی ئێمامە دەوڵەتیش نەبووە خوێندن کراوە بە کوردی دەوڵەتیش نەبووە جوڵەیەکی ڕۆشنبیری هوەری گەورەی فراوان بەهۆی لە باشوور پیا بووە بەهۆی باشوورەکەەوە کاریگەری لەسەر ڕۆژهڵاتیش هەبووە کاریگەریەکی بۆ ڕۆژاواش هەبووە بۆیە لە نەتیجەیە دەوڵەت تو ئەکاتە خاوەنی خۆت بچووکترین شتێوەیە کە لە جێنۆسایدت پارێزی جارێکی تر بەڵام تۆ ئەچیتەوە ئەوە برادێک زۆر وەرزشوان بوو کاکسۆران تۆ بۆ نەباسی دەوڵەتەکەی وتم کاکە تۆ ڕاضی بکە تۆ ڕاضیکی متعصبی من تااقەتی ڕاضەشم نیوتی وتم حەزەکەم کوردستان بێ بە دەوڵ لەگەڵ تویا بچم بۆ لە مۆندیال ئاڵای کوردستان بۆ تیپی کوردستانی کەم زانین گرفتێکی گەورەیە خەڵک پێی وابێ دەوڵەت لەژێر دەستەیی تو هەوڵ دەی لەمە تێبگەی لەم عەقڵە تێبگەی بەڕاستی نە لەگەڵ عەقڵانە لەگەڵ منتقانە لەگەڵ زانستا پێک نایەتەوە منیش دیسانەوە ئێستا عەرزم کردی تۆزێ پێویستە ئەگەر ئێستا دەرفەتی ئێران ڕژێمەکەوا لاواز بێ بەشێک لە مافەکانی مندا پێ دەڵێن بڕۆ دانوستاندن کەوتچەوە بۆ دیو لە وەختی شۆڕشی ژینا شاوت زۆر گرنگە تۆ بچیتەوە مەیدان ئێستا ژێڵێمەوە ئەمە نەک دژی دەوڵات و سەر بەخۆینی ئەمە هەنگاوێکی گەورەیە نزیک دەکاتەوە سەر بەخۆی بۆیە ظروفی جیهانی هەڵچوونی جیهان تێکچوونەوەی نەزمینەی جیهان خەریتەکانی گۆڕیوە کە خەریتەکانی گۆڕیوە ئەم خەریتانە ڕسمەکرێنەوە کەی ڕسمەکرێنەوە کە نەزمی جیهانی چەسپێتەوە لەناو ئەو دەرفەتەیە تۆ دەرفەتت هەیە ئەمزل هێزانە لەسەر ئەساسی هێزی تازە ئەمە ڕسمەکەنەوە تۆ ئەوەی لەسەرتە کۆکبی تەبابی بەهێزبی خاوەنی تێگەشتن و ڕوویەی هاوبەش و بڕیاری هاوبەشبی بەرژۆندی هاوبەش لەگەڵ زلهێزەکانە دروست کامەت کرد لە دووبارە ڕسمکردنەوەی نەخشەی جیهانە دەوڵەتی کوردستان من ئەزانم خواخۆشیم کاکسۆران ئەرزانم دەوڵەتی کوردستان ئەوەندە نزیکە کاتەوە تا خۆمەی بێنم تا لە ژیان هەمووی بێنم گومانم لەوە هیوایە هەمومان ئەمە هیوایەکە ئەرکمانە خاتە سەر دەوڵەتی کوردستان ئەگەر ئێستا جیهان کۆ بێتەوە بێ دەوڵەت دروستکات تۆ خۆت داوایەکەی بۆ بکە نادروستی ناکە بۆ دروستکە ئەبێ خۆت ئیمانت بەوە هەبێ کە ئەتوانی بیکەی ئیمانت بەوە هەبێ کە مافێکی ڕەوایە ئیمانت بەوە بێ وەڵا ئەمە دابەش نەکەین و ئەوە دابەش نەکەین بۆ ئەم کەیانە مقدسانەکەی دروستکراون 1811 خالدی نەقشبەندی لەم سلێمانی و هەستاوە چۆ بۆ هندستان بۆ خوێندن ئەو لەو کتێبە تازەیەم باسم کرد شاه عەبدوڵای دەهلەوی کە ئیجازەکەی بۆ ئیمزا بێتەوە ممارەسەی ئیشەکەی بکە ئەو وەختە لە بەرەوە شتێک نەبووە ناوی عێراق بێ نووسێتی مەولانا خالدی نەقشبەندی کوێگەوە کە لە کوردستانەوە هاتووە ئەم قوارانە تۆ لەدایک بووی هەبووە بۆ هەمووی دەستکرد وە لەسەر گۆشت و ئێسقان و لەسەر هاڕینی ئێسقانی نەتەوەکەی ئێمە دامەزراوە لەسەر خاکی ئێمە دامەزراوە ئێمەیان لە خاچ داوە دەرفەتی ئەوە هاتوتە پێشەوە ئەم نەخشانە تێکەچنەوە کە تێکەچنەوە بالمناسبە ئەو وڵاتانە عەرەبیانەی جەبهەی ئەعتیدالی عەرەبی بەرژەوەندیان ئەتوانین بەرژەوەندی هاوبەش لەگەڵ ئەوانە دروستکەین وایە کوردستانی مەزن دەوڵەت بێ نەک پارچەی خودوان باشترین پارێزەرە بۆ ئەمنی بۆ ئاسایشی نەتەوەی عەرەب دەوڵەتی کوردستان
باشترینە دقا و دق وایە. دوو من هەموو جارێک گوتم ئەم چرخە چرخی کوردە سەدەی 21 ئەگەر سەدەی فەڵەستینیەکان بوو سەدەی 20 سەدەی 21 سەدەی کوردە. ئەگەر سەدەی 20 بە شکستی دۆزی فەڵەستین کۆتایی هات لە بەرەوەی ئیسرائیل و غەرب و ئەوانە دژی بوون کورد پێچەوانەی ئەمەیە. بۆیە من ساڵی لە 90ەکانی سەدەی ڕابردوو زۆر جار لەسەر مەسئلانە قسەمە کردو ئەم نووسی. ئەو وەختە میدیای کوردی لە باشوور خوا غەزەبی لێ نەگرت بوو هەندە لۆکاڵ نەبوو لە میدیای زۆر باسی لە ڕۆژنامە و میدیاکانە زۆر باسی کەسی نێودەوڵەتەکانە کرا. من یەکێک بووم لەوانەی خۆ زۆر ئەم نووسی. ئەو وەختە یەکێک لە شتەکان کە نووسیم ئەو وەختەیەکێتی بووین ڕەحمەتی جنابی مامجال دروشمە گەورەکەی ئەو بۆ کەرکووک قودسی کوردستانە. من لە کوردستانی نوێ ساڵی 99 وتارێکم نووسیوە ئەڵێم بە پێچوانەی ئەو تێگەیشتنەوە کە ئەم دروشمەیەکی خراپە من پێم وایە کەرکووک قودسی کوردستان نییە بۆ چکەڵێم قودس لەناو چوو عەرەبەکان چیان لەدەستداوە لە کاتێکە ئێمە کەرکووکمان لەدەست نەداوە. دوو لە بوعدی ئیقلیمی ئەوانە ئەم دروشمە خراپە. کوردستانی نوێ ئەم وتارەی بڵاو کردەوە کاک خەڵکی سەد هاتووە ادعای هینت بۆکە و میدیای ئازاد و میدیای نازام چی و ناوی ئەنتیکە و سەیر و سەمەریان هێناوە وەڵای ئەو وەختەی ئازادی لە میدیا و لە سەحافەیە هەبوو بەڵام ئەوە بوو کە ئازادیەکی مەسئولانە بوو ئازادیەک مەسئولانە بوو فەرقەکەی ئەوە بوو بۆ معنایە نییە کە ئیتر ئێمە خەبات ناکەین بۆ مەساحی ئازادی فراوانکەین بەڵام فراوانکردنی ڕوبەری ئازادی جیاوازە لە شێوان جیاوازە لە چاواشەکردن. بۆیە دەوڵەتی کوردستان دەرفەتە نێودەوڵەتێکە لەبارە دەوڵەتی کوردستان دابمەزرێ بەڵام کورد خۆی هێشتا ئامادە نییە. ئەرکەکە ئەرکی کورد خۆیەتی دەبێت خۆی کۆکاتەوە پەلە بکات لەوەی کە قوارەیەکی گەورەی کوردستانی دروستکەین هەموو هێزەکان پێکەوە و لە هەموو جەبهەکانە بەتایبەتیش دەبێت کورد زۆر ئیمانی بۆ هەبێت کە مافی هەیە دەوڵەتی هەبێ وەکوانی تر و ئەشتوانەی دەوڵەت دابمەزرێنێ و ئەشتوانێ بیپارێزێ. بۆیە ئەو گوتارە و ئەو وشیارێنێتەوەیە باڵایی لە ڕۆژ هەڵاتی کوردستان کورد لە باشوورە هەستانەوەی گەورەی خۆی کردووە لە ڕۆژاوای شاکردوێتی هەستانەوە هەرە گەورەکەی لە ڕۆژ هەڵاتەوە. کاک سەدار منەمێ ئەخیر پرسیار 7 ئۆکتۆبەرمان باس کرد ئیسرائیل خەریکە بێتە هێزێکی ناوچەیی باڵادەست لە سووریا هاتوۆتە مەیدانەکە لە ڕوبەڕووی تورکیا بووەتەوە هەڕەشە لە حەشتی شعبیەکە لە عێراق ئیترەوە لەگەڵ ئێرانیشا دیارە زۆر نێوانیان خۆشە. کورد مەسەلەی پەیوەندی کورد و ئیسرائیل کورد دەبێت چی بکە ئەمە زۆر گرنگە یعنی لە مەسەلەیەکی عاتیفیەوە نەڕوانین بۆ مەسەلەی ئیسرائیل کە ئەوە ئیسرائیل هاتووە و یا لە مەسلەیەکی ئایدۆلۆژیشۆ نەڕوانین بۆی لە مەسلەیەکی بەرژەوەندیەوە بڕوانین کورد و ئیسرائیل دەبێت چۆن هەڵسوکەوت دەگەڵێک بکەن بە تایبەت کە ئێستا ئەوان بەردەوام لەسەر مەسلەی کورد لە سووریا قساکەن لە ڕۆژاوا قساکەن کورد دەبێت چۆن تەعامل لەگەڵ ئیسرائیل بکەن. ئێمە دەبێت بزانین ئیسرائیل وڵاتێکە محکوم و بە هەندێک حسابات. ئیسرائیل لە شوێنێکە بەرژەوەندەکانی ڕەنگە وای لێ بکە قوربانی بە تۆ بەغیری تۆشدا بەرەوبێت زۆر وریابی لە پەیوەندی لەگەڵ ئیسرائیل بەڵام تۆ بتوێنێتەوێ بەرژەوەندی هاوبەشی استراتیژی تۆ لەگەڵ ئیسرائیل و لەگەڵ عەرەب و لەگەڵ وڵاتانی تر ئەم منتیقەیە ئینەکە وەک چۆن بەرژەوەندی دژبەیەکی استراتیژیشت هەیە لەگەڵ هەندێک وڵاتی تر لەوانە ئێران تورکیا عێراق سووریا لەگەڵ ئەمانەیە هەمانە بمانەوێنەوە خاڵێکی هەیە زۆر زۆر گرنگە وەک ئەوەی چۆن پەیوەندی ئێمە لەگەڵ ئەمریکا بەو معنایە نییە ئێمە بۆ نمونە پەیوەندی ئێمە لەگەڵ ئەمریکا بەو معنایە نییە کە ئێمە گەر سبەینێ ئەمریکا چاوپۆشی لە جێنۆسایدی وڵاتێک کرد بەو معنایە کە ئێمە شەریکین لەو جێنۆساید. ئێمە ئەکرێ باوەڕمان بە ڕەوایەتی دۆزی فەڵەستینیەکانە بێ ئەکرێ باوەڕمان بۆ هەبێ خەڵکی فەڵەستین مافی خۆیانە مافەکانیان بەو جۆرەی کە خۆیان ڕازیەکە ئیسرائیل ڕازیەکە ڕێککەوتنێک کە ئەگەر دوو حەلی دوو دەوڵەتە ئەوەیە ئەمە مافی ڕەوای خۆیانە. ئێمە کە پەیوەندیمان لەگەڵ ئیسرائیل هەبوو بەو معنایە نییە کە دژی خەڵکی فەڵەستینی دوو کەیسی تەواو جیاواز بۆیە ئێمە نابێ ئەم مەسئلانە وا لێ بکەین یعنی ئێمە پاڵپشتیشمان بۆ قەزەی فەڵەستینی نابێ ئەومان لێ بکە بێن دوژمنایەتی ئیسرائیل مەسئلەکە وردە ئاوا دقت سەیریکەین بە دقت لەیەکی بکەینەوە جیان کەینەوە لە یەکتر ئەو تێگەیشتنە ئایدۆلۆژی ساڵانێکی زۆر لەژێر پەردەی چەپ دەویست دژە ئیسرائیل بێ
لەبەرەوەی چەپی جیهانی ئەسڵەن تیرۆر لە چەپی جیهانی و دەستی پێکرد لە پاڵپشتی لە منەظەمەی سوپای سووری یابان و بایدرماین هۆفی ئەڵمانی و چی ئەوانەوە کوشتنی ڕفاندنی فڕۆکە و کوشتنی وەرزشوانی ئیسرائیلی ئەوانە لەوێ دەستی پێکرد لێرە لەبەرەی مارکس کاتی خۆی لەسەر مەسەلەی جوولەکە و کتێبەی هەبوو و تێگەشتێکی تایبەتی مارکسیەکان بۆ مەسەلەی جوولەکە هەبوو پەیوەندی بە تێگەشتنی ئابوووریانەوە هەیە وایە نەکرد ئێستا ناکرێت تێگەشتنی ئیسلامیش بێ پێت بڵێ ئێمە خۆمان پێ نەقوربانی ئێمە سبەینی ئەگەر بەرژەوەندی ئێمە لەوەیە بێ پەیوەندی ئاشکرا و ڕوونیشمان لەگەڵ ئیسرائیل و لەگەڵ غیری ئیسرائیل لەگەڵ چیا هەبێ پێویستەکە هەمان بێ دەبێ هەمان بێ مەرج نییە ئەم پەیوەندیە ئێمە ئەم پەیوەندیە لە دژی خەڵکی فەڵەستین بێ ئێمە کە پەیوەندیمان لەگەڵ سعودیەکان هەیە لەگەڵ ئێرانیش هەمانە لەگەڵ تورکیش هەمانە بۆ معنایانێ کە پەیوەندی ئێمە لەگەڵ سعودیەکانە لە دژی ئێرانە بۆ معنایانێ پەیوەندی ئێمە لەگەڵ تورکەکانە بۆ ئەوەیە کە لە دژی ڕووس ئێمە شتێک هەیە جیهانی سیاست ئاڵۆزترە تۆ ناکۆکیت هەیە هاوبەشت هەیە بەرژەوەندی دژبەیەکت هەیە بەرژەوەندی هاوبەششت هەیە سادە نییە ئەمە هین نییە ئەمە پەیوەندی خێڵ نییە من ڕقم لە فلانە و فلانم خۆشەوێ ئەمڕۆ دۆستی جەنابتم سبێنێ دژتم چی حکمی ئەم دۆستایەتی و دژمنایەتی بەرژەوەندی هاوبەشە یا بەرژەوەندی دژبەیەکە بۆیە من پێم وایە ئەسڵ من هەندێک تێزم هەیە نووسیمە و بۆی زیان بە قوارەکە و بە میلەتەکە نەگەێنێ بڵاو نەکردوتەوە ئەجینا ئێمە نابێ ئەوەی کە پەیوەندی بە بەرژەوەندی خۆمانەوە هەیە نابێ سڵ هیچ بکەینەوە لە بەرژەوەندی خۆمان و دەبێ بە دقەتیش بچینە پێشەوە لەو مەسەلانە و ئەو وەختەی پەیوەندیمان لەگەڵ ڕووسەکان بۆ نمونە ئێمە لەگەڵ رووسیا دەبێ پەیوەندی باشمان هەبێ من خۆم وەکو سەردار لایەنگری ئۆکرانیام لەو شەڕەی دژ بە رووسیا کردوێتی لایەنداریم لە ئۆکرانیەکان کردو سبێنێ لە موقعیەتی دەسەڵات بم لە موقعیەتی قەرار بم ئەم حەزەی من حکوم ناکە تێگەشتێکی ترە چووکە ئەو موقعیەتی تایە ئەم سبێنێ من و تۆ پێکەوە تۆ حیزبێک دروست دەکەیتەوە منە بمە بۆ نمونە بمە هێز بەرپرسی فەرماندەی هێزە سەربازیەکان وەکو ئێستا لە کەیسی ئۆکرانیا قسە ناکەم بەو معنایە کە پەیوەندی من لەگەڵ ڕووسەکان دژی ئۆکرانیەکان نییە دژی بەرژەوەندی ئۆکرانیەکان نییە وەک چۆن پەیوەندی ئێمە لە داهاتووە لەگەڵ ئیسرائیل پێویستەکە هەبێ و ئیسرائیل بزانە کاک سۆرە مشکلەی جوولەکە مشکلەیەکە 1000 ساڵ تەمەنیەتی ئەم 1000 ساڵە کاتی خۆی مەسیحەکان جوولەکەیان قەتڵوعام کردو و ڕاویان ناون و دەریان کردو ئەم میلەتە ئەم جوولەکەیە نەتەوەند ئاینەن چین حەقی ئەویان نییە لە ئەرزێکا لە شوێن پارچە ئەرزێکا بە ئاشتی و بە ئاسایش بژی بۆیە کە دامەزراوە دەبێ هەڵدەی پەیوەندیان لەگەڵ دروستکی کاتی خۆی کە دەوڵەتی ئیسرائیل بە بڕیاری نەتەوەی گرتوەکان دامەزرا دەوڵەتی ئیسرائیل و دەوڵەتی فەڵەستین پێکەوە دامەزرا تۆ خۆت دەوڵەتی فەڵەستین ڕەت کردوتەوە عەرەبەکان خۆیان ڕەتیان کردوتەوە ئەگەر ئەوە قبوڵ بکرایم هەموو جەنگ و ماڵوێرانی و بەدبەختیە نەبوو دەبوونە هاوپەیمانێکی زۆر استراتیژیکیش پێ ئێستاش دەبێ ئەوە بکەن لە نەتیجەیە هیچ حەلێک نییە حەل ئەوە نیە تۆ جوولەکە لە ناوبەری هیتلەر هەوڵیدا لە ناوی بەرێ و نەیتوانی بیکە دەرەنجام ئەمە دەوڵەتێکە لە ناوچەکەیە ئەم دەوڵەتە دەبێت بە ئاشتی و ئەم میلەتە دەبێت بە ئاشتی و بە ئاسایش لەگەڵ دراوسەکانیا بژی ئێمەش میلەتێک و نەتەوەیەکی گەورەی ئەم ناوچەین ئێمە دەبێت بەعام گوتارمان گوتارێکی مرۆڤانە بێ گوتارێکی ئاشتیانە بێ گوتاری سەقامگیری دابینکردنی سەقامگیری بێ بۆ ناوچەکە و بۆ جیهان پێکەوە ژیان و ئاشتی و ماف هەر کەسێک مافی خۆی بدرێتێ لە ناو چوارچێوەشە فەڵەستینەکانیش مافی خۆیان هەیە بەڵام ئەرکی من نییە بچم هین ڕزگارکەم بچم دەیەکە 48 ئیسرائیل داگیری کردو ئێستا بەشەکە لە ئیسرائیل ئەرکی من نییە بچم ڕزگاری کەم دەسەڵاتی فەڵەستینەکان ڕازی بن ئەوە بەشەکە لە ئیسرائیل من دەستخۆشیان لێکەم و پیرۆزبایە زۆر سپاس بۆ سیاسەتمەداری وردبینی کورد کە سەردار عەبدوڵڵا سپاس ماندوومان کردی پێم وایە دیالۆگێکی پڕ باس و خواستمان کرد زۆر سپاس بۆ تۆ ماندوو نەبی جارێکتر کاک سەردار هەموو جارێک و هەمیشە لەگەڵ جەناب تا دیالۆگیت بەرهەمدار و ورد و بەدقەتە بێ زۆر سپاس بۆ هەموو هاوڕێیانی چار ئینشاءالله لە داهاتوێکی نزیکا و دیدارە لە ڕۆژهەڵات و ڕۆژهەڵاتی کوردستان و داهاتووە لە سایی دەوڵەتی کوردستانێکی
بۆ هیوایە هیوادارم ئەو ڕۆژە نزیک بێ. زۆر سپاس جارێکی تر بۆ کاک سەردار و سپاس بۆ ئێوەش کە کاتتاندانا بەرنمەکەتان بینیستا. سپاس بۆ ستافی تکنیکی چارکە زەحمەتیان کێشە. کاتێکی خۆش بۆ هەموو لە